شوشەی تەمەنی ڕەژیم لە دەستی بەتوانای جەماوەردە. ڕۆژنامە و بڵاوکراوەکانی لایەنگری کۆماری ئیسلامی بە شێواندن و چەواشەکردنی ڕاستیەکان لە بەرژەوەندی ئەجێندای خۆیاندا دەستیان کردووە بە پاساوکردنی ڕووخانی ڕەژیمی بەعس و بەشار ئەسەد لە سووریا. ئەوان نووسیویانە کە دوورکەوتنەوەی ئەسەد لە سیاسەتی دژە ڕۆژاوایی و خۆڕاگرانەی خامنەئی و نەرمی نواندن و لێبوردەیی بەرامبەر بە ڕۆژاوە بووە هۆی ڕووخانی. ئەوان هاوکات ئاماژەیان بە سیاسەتی نەرمی نواندن و لێبوردەیی ڕفۆرمخوازان و کابینەی پزیشکیانیش بەرامبەر بە ڕۆژاوا کردووە و نووسیویانە کە ئاکامی ئەو سیاسەتەش دەکرێت کارە ساتبار بێت. ڕفۆرمخوازانیش لە بەرامبەردا بێتوانایی دام و دەستگا ئیتلاعاتیەکانی ڕەژیمیان لە ناوچەکە و نێوخۆی سووریا بە هۆکاری بێتوانایی کۆماری ئیسلامی لە ناسینی ئۆپۆزیسیۆن و یارمەتیدانی ڕەژیمی بەعس ناوبردووە. پێناچێت کە ئەم پاساوکردنە چەواشەکارانەیە ڕێنمای بڕیاردەرانی سیاسەتە سەرەکیەکانی ڕەژیم بێت. ئەوان دەزانن کە کۆماری ئیسلامی لە مەترسیدایە، بەڵام بە پێچەوانەوە بە پێی وەهمەکانی ئۆپۆزیسیۆنی ڕاست و لێکدانەوەی ئەوان هیچ مەترسیەک لەلایەن ئیمپریالیستیەکانی ڕۆژاوا و بە تایبەت ئەمریکاوە لەسەر ڕەژیم نییە. نابێت بڕوا بە تەبلیغات و پرۆپاگەندەی بەرەی پایداری و هێزەکانیان لە بەیتی ڕێبەری و سپا سەبارەت بە گەورەکردنەوەی پرسی دژمنایەتی لەگەڵ ئەمریکا و ڕۆژاوا بکرێت، بەڵکو بە هەڵسەنگاندن و لێکدانەوەی دۆخەکە دەتوانین بگەینە ئەو ئاکامەی کە بەڕۆیشتنی دیکتاتۆری بەعس لە سووریا پێویستیان بەستەم و سەرڕۆیی هار و ڕێکخرا و بێبەزەیانەی حکوومەتی کۆماری ئیسلامی لە دژی جەماوەری ناڕازی زیاتر بووە، چونکە سیاسی بوونی هەرچی زیاتری بزوتنەوەکان و ڕێکخراوتربوونی کرێکاران، ژنان، دادخوازان، خانەنشینەکان خەبات لە دژی سزای لە سێدارەدان و باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە لە ئێران ئەو مەترسیەیە کە ناچاریان دەکات سیاسەتی گوشار و لێبوردەیی بە مەبەستی ڕامکردنی ڕەژیم لەسەر بەستێنی پشتگیریکردن لێی بگرنەبەر. ئەوان هەروەها بەهۆی ئەو شکستانەی کە بازنەی بەرتەسکی دەسەڵاتیان بە توندی لاواز کردووە هەوڵی زیاتر دەدەن بۆ گۆڕین و جێگرەوەی بە شوێنەیی و لەسەرەوە. ئەم هەوڵانە هەم لەلایەن بورژوازی ناوخۆوە بە نێونەرایەتی ڕفۆرمخوازان و هەم لەلایەن ئیمپریالیستەکانی ڕۆژاواوە زیاتر دەبن. لاوازتربوونی تەواوەتی ڕەژیم لە کۆمەڵگاشدا بەڕوونی بەرچاو دەکەوێت. بۆ نمونە ئەم لاوازبوونە لە خەبات و خۆراگری و تێکۆشانی ژنانی ئازادپۆشدا بە ئاشکرا دەبینرێت. ئەم ژنە ئازادی خواز و بوێرانە سیاسەتی سەپاندنی حیجابی ناچاریان لەگەڵ شکست بەرەوڕوو کردوێتەوە و لەم بوارەدا سەرکەوتنیان بەدەستهێناوە. بزوتنەوەکانی کرێکاران، خانەنشینان، نەیارانی سزایی لە سێدارەدان و دادخوازانیش بە برنەسەرەوەی داواکاری و ڕادیکالکردنی هەڵوێست و خۆراگریەکان و فراوانکردنی هەوڵەکانیان لاوازی بازنەی بەرتەسکی ئەو دەسەڵاتە و بێکاریگەربوونی ئامرازەکانی سەرکوتیان بە ئاشکرا نیشاندەوە. بارودۆخی نێوخۆیی، ناوچەیی و نێودەوڵەتی کۆماری ئیسلامی و خەبات و ناڕەزایەتی ویست و داخوازی ئێجگار زۆری جەماوەری خەڵکیش قەیرانی سیاسی ئەو ڕژیمەیان هێندە پەرەپێداوە کە دەتوانێت قەیرانێکی شۆڕشگێڕانەی لێ بکەوێتەوە. هەڵبەتە درەنگیان زوو ئەوە ڕوودەدات. لەم دۆخەدا و بیرهێنانەوەی ئەرکی هێزە شۆڕشگێڕەکان و ڕێبەرانی بزوتنەوە پێشکەوتن خوازەکان و خێراترکردنیان پێویستیەکی بەپەلە و هەنووکەیە. پێویستە لەم ڕۆژانەدا شکستی سیاسەتە ناوچەیەکانی ڕەژیم و بە فیڕۆدانی سەدان ملیارد دۆلار لە دارایی خەڵک هەرچی زیاتر لە قاو بدرێت. کۆماری ئیسلامی دۆڕاوی سەرەکی پێشاتەکانی سووریا و ناوچەکەیە. هاوکات پێویستە هەڵسوڕاوانی سیاسی و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ناکۆکیەکانی ناو بازنەی دەسەڵات و هەوڵەکان بۆ گۆڕانکاری لەسەرەوە بە وردی لە بەرچاو بگرن و لێیان بکۆڵنەوە، چونکە کەلێن و ناکۆکی ناوڕیزەکانی دوژمن و ململانەکانیان دەتوانێت دەرفەتەکانی خەبات و تێکۆشان لە خوارەوە باشتر بکات. پێویستە بەردەوام قەیرانە پێکهاتەیەکانی سیستمی سەرمایەداری و سیاسەتە شکەست خواردووەکانی ئیمپریالیستیەکانی ناوچەکە و بیر هەڵسوڕاوانی کرێکاری، ژنانی بوێر و شۆڕشگێڕ و هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیە پێشکەوتن خوازەکانی دیکە بهێنرێتەوە. ئەوان نابێت دەستێوەردانی کارە ساتبارانەی ئیمپریالیزمی ئەمریکا و زلهێزەکانی تر لە ئەفغانستان و عێراق و لیبی و وڵاتەکانی دیکە فەرامۆش بن. هەر چەشنە ئومێدێک
بە دەستێوەردانی ئەوان بۆ گۆڕینی ڕژیم گەلێک زیانبارە. پێویستە ئەوە بیرپێنرێتەوە کە خەڵک توانایی دەسەڵاتدارێتی جەماوەری و خۆبەڕێوەبەریان هەیە لە ڕێگەی شۆڕاکانەوە. پێویستە بە ڕێگا خۆشکردن بۆ خەڵک پرسی بەدەستەوەگرتنی چارەنووسی خۆیان خێراتر بکەین. بەخشینی متمانە بەخۆبوون بە جەماوەری خەڵک لە ڕێگەی هاندانی ئەو بزوتنەوە داواکاری تەوەرە بەربڵاو و ڕوو لە گەشانەوە تێدەپەڕێت کە بە شێوەیەکی ڕۆژانە و بەردەوام لە کۆمەلگادا بوونیان هەیە. پێویستە ئەم بزوتنەوانە ڕاستگۆیانە و بە دوور لە بەرژەوەندی بەرتەسکی هیچ تاقم و گروپێک بەهێز بکرێن. کۆبەندی دەستکەوتەکانی ئەم بزوتنەوانە و تیش خستنە سەریان بۆ ئەم مەبەستە گەلێک یارمەتی دەردەبێت. هەرێستا گەلێک هەوڵی بەرچاو و ئاشکرا لەناو بزوتنەوە داواکاری تەوەرەکان بوونی هەیە بە مەبەستی خۆڕێکخستن و پەیوەندی نێوان ڕێبەرە پراکتیکیەکان. پێویستە کارێک بکەین کە کێشە و گرفتەکانی ژیانی ڕۆژانە نەک هەر ئەم هەوڵانە لاواز نەکەن، بەڵکو مەودایان زیاتر بکەین و پەرەیان پێ بدەین. بەهێزکردنی ئەم مەیلە چەپ و سۆسیالیستەی کە بوو بە هەوێنی بزوتنەوەی ژن ژیان ئازادی یەکێکە لە پێویستیە بەپەلە و هەنووکێیەکان. هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیست شۆڕشگێڕێکی فیداکارن، بەڵام تەنیا فیداکاربوون بەس نییە. هەبوونی ڕێکخرا و ناسین و زانیاری تەواو لەسەر دوژمنە ناوخۆیی و دەرەکیەکان و هەروەها خەباتی بەردەوام بۆ تێشکاندنیان وە بوونی سیاسەت و ڕێبازێکی دروستیش پێویستە. دەبێ ئەزمون و هۆکارەکانی شکستی شۆڕشی 57 لە بەرچاو بگیرێت بۆ ئەوەی دووبارە نەبنەوە. نابێ ئەوە لەبیر بکرێت کە وەهم و خۆشباوەڕی بەرامبەر بە ئیسلام و ڕێبەرانی درۆزن و جنایەتکاری ئیسلامی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە شکستی شۆڕشی 57 و ڕێکخراوە کرێکاریەکان و ژنان و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە. هەرێستا ئاسەواری ئەم وەهم و خۆشباوەڕیە لە سەرهەڵدان و بەهێزبوونی ڕەوتە ئیسلامیەکان لە سووریا بەرچاو دەکەوێت. هەڵبەتە ئەم مەترسیە لە کۆمەلگای ئێراندا تا ڕادەیەکی زۆر کەم بووتەوە، هەرچەندە مەترسی ئەوە هەیە کە جەماوەری خەڵک بەهۆی لاوازیانەوە بە تێکەڵیەک لە ئیسلامی میانەڕە و لیبرالیزمی ڕۆژهەڵاتی ڕازی ببن، بەڵام بە بەهێزکردنی بزوتنەوە داواکاری تەوەرەکان و خەبات و ناڕەزایەتیەکانی ئێستا دەتوانرێت بەر بەم مەترسیە بگیرێت.